وەرز هاوینە و پلەکانی گەرما زۆر بەرزن. ئاو یەکێکە لە هەرە پێداویستیە سەرەکیەکانی هاوڵاتیان لە وەرزە، بەڵام هێشتا هاوڵاتیانێکی زۆر بەدەستکەمی ئاوەوە گرفتارن لە قەزای سۆران. ئەمە لە کاتێکدایە ناوچەکە زۆرترین سەرچاوەی کانیا و ڕووباری لێیە. دەچینە گوندی کەورین کە ئێستا بۆتە گەڕەکێک لە قەزای سۆران. دانیشتوانی بەدەستکەمی ئاوە گرفتارن و هەفتەی جارێک بە تانکەر ئاویان بۆ دەچێت. لەم وەرزی هاوین و گەرمایە جارێک ئاو هاتن بە تانکەر لە هەفتەیەکدا بەشی چی دەکات؟ بەنسبەت ئێراوە گوندی کەورینەوە گەڕەکی کەورین پێرن لە ڕووی پرۆژە و شتواوە جادەی نییە، زادەوە بێ سەروبەرە ئاوی نییە، بێ ئاوە لێرە خەڵک زیاتر پشت بەو ئاویکانی و کانیاوانە بەستی کە چۆڕە ئاوە تێما کە ئەویش بەرە بەرەویش بەر لە بەرەوە هیشی بوو نەچین. لێرە خەڵک جاری وایە تووشی ئاوکڕین دەبی، مەجبور دەبی بچی تانکەکی بینی، جاری وایە ئەو تانکەش لۆ تانچە یەک تانچی ئاوێ نایێت، تانچیشی بە 15,000 ئەوە وەرزی هاوین ئاوی زۆر کەمە، هەفتانە یەک زاردێ بەشی هیچی ناکە. ئەوە ماڵانە ئیسەگردی زۆر پێویستیان بە ئاوە، وەڵای بە تانکەردێ زۆر بە کمیژی ئەو ماوەی هەفتە یەک زاردێ و بەڕێوەبەرایەتی ئاوی سۆرانیش کێشەی ئاو لە قەزای سۆران دەگەڕێنێتەوە بۆ جێبەجێنەکردن و کۆنی پرۆژەکانی ئاو. بۆ چارەسەرکردنی کێشەی ئاویش لە شارەکە پێویستیان بە بڕی 150 ملیۆن دینار هەیە. ئێستا سۆران پێویستی بە پرۆژەیەکی نو هەیە، بۆ ئەمە بەستامە لەگەڵ بەرەبەتی گشتی و وەزارەتی شارانیک و لەگەڵ وەزیر نوێژی دانیشتین بەحسمان کردی و ماوزەی دوو پیشنیارمان پێشکەش کردی. پیشنیارێکم پرۆژێکی درێژخانە نزیکەی 130 تا 150 ملیۆن دلار پێویستی بە پارە هەیە و بۆ ئەو پرۆژە چارەسەر بکردین. پیشنیاری دواممان هەیە بۆ ئەوکو حەلی سەری ئەکۆت بژن، پیشنیاری بەدیلی ئەو پرۆژەیە پێویستیمان 24 ملیۆن دلار پارە هەیە. چەند پرۆژەیەک پێ نۆژان ئەەکەین و چەند کۆگای دروستەکەین و چەند شەبەکەی ئاو دەگۆڕین. ئەوەی کە کێشەی ئاوە لە سووران ئەمە بەشێکمان بە تانکردین چارەسەر کرد، یعنی بە تانکر ئاوەندەمە. لە سنووری قەزای سۆران 4 گەڕەک و 7 گوند بە تانکەر ئاویان بۆ دابین دەکرێت، کەوا خۆی لە نزیکەی 2000 خێزان دەگرێت. ئەمەش ژیان و گوزەرانی بەهۆی کەمی ئاوەوە قورس کردوون. بەهۆی کەمتەرخەمی و گەندەڵیان لە پرۆژەکان حکوومەتی هەرێم دوای 28 ساڵ لە حکومڕانی نەیانتوانیوە سەرەتاییترین پێداویستی ژیان بۆ هاوڵاتیان بە تەواوەتی دابین بکەن و هاوڵاتیان هەر لە چاوەڕوانی جێبەجێکردنی پرۆژە دوورمەوداکانی ئەوان و بەڵێنە بێکردارەکانیان ژیانێکی سەخت دەکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.